یەکێتر لە هۆکارەکانی نەبوونی باران و کەمبوونەوەی باران و تاخیربوونی باران ئەوەیە کە ئێمە وازمان لە تەقوا هێناوە. تەقوای خوامان نییە، زۆر کزە. لە کاتێکا بەردەوامیش نین لەسەر دینداری، وازمان لە تەقوا هێناوە، وازمان لە ئیستیقامە و بەردەوامبوون لەسەر دین هێناوە. کوا جەماعەتەکەین میوانەکانی ڕەمەزان کوان لەکوێن ئێستا؟ چیان بەسەرا هات؟ کوا تەقوامان؟ کاتێکە باسی خوا دەکرێ هەندێک لە پیاوچاکان و باسی خوا دەکرا دەموچاویان زەر دەڵەگەڕا، بەڵام ئێمە کوا ترسی خوا لە دڵمانەیە؟ بەتەمای خوا حەچی خێر و بەرەکەتی برژێنە بەسەرمانە. هەر کەسێک لە ئێمە بەپێی تەمەنی خۆی بیرمان دێ لە وڵاتی خۆمانە و لە دیەکانی خۆمان و شارەکانی خۆمانە چەندەها دەیها و سەدەها کانی هەبوو، هیچی نەما. کوا دێ وا بۆ دەکانی تیا بەسە کانێکی نەماوە، ئاوێکی نەماوە، هەمووی وشکی کرد. دەی کوا بەرەکەت ماوە؟ تەقوامان واز لێ هێناوە. لە کاتێکا خوای گەورە ئەفەرمێ ئەگەر ئەهلی شارەکان و دیەکان تەقوای خوا بکەن لفتحنا عليهم بركات من السماء والأرض، لأرض لآسمانوا إيما خير وبركات درجين بسريان أو وعدي خوايا بس تقوى خواب كين تقوى أوي لخواب ترسي خود لحرام وغش وفروفيال بباريسي أو تقوايا تقوى أو نية خليكي جناه تاوان بشورش قشت بين بي كواتا بزان التقوى بردوان بون لسر دينداري وخوا پرستی هوكاريك بوي كإيما خواهي قرر باران من بسرها ببارينية وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا خواهي قرر فرمي أقر أوان بردوان بن لسر دينكي خويان خواهي قرر باراني خير وبركتيان بسرها درجينية بلان كوا خلقي بردواما لحفلة كان آهنگ كان لما ربرين كان للشاية كان لسفر وسياحة كان لزانكو كان وقتاب خانة كان لبازارەکان تەماشا بکەی دەزانی بۆچی تاخیر بۆ باران سەیری ژنی ئەهلی جومعە و جەماعەت بکە سەیری کچەکانیان بکە بزانە چی حاڵێکیان هەیە ئەو کاتە دەزانی بۆچی باران تاخیر بۆ تەقوا ئەوەیە ئافرەت پانتۆڵ لە پێ بکە تەقوا ئەوەیە ئافرەت سەری بەدەرەوە بێ نیوە لەچک بکە تەقوا ئەوەیە ئافرەت سنگی بەدەرەوە بێ تەقوا ئەوەیە ئافرەت قۆڵی ڕوت بێ قاچی ڕوت بێ ئەوە تەقوا نییە ئەوە بێتەقواییە دەی خوای گەورەش باران نابارێنێ هەر بۆ خۆت هەڵبەزەرەوە هەرچێکی بیکە نایبارێنێتەوە با بگەڕێن بۆ ڕێگای خوا تەقوای خوا بکەین با ڕێگای خوا بگرین بەڵکو خوای گەورە خێر و بەرکەت بڕژێنێ بەسەرمانە بەڕاستی وەک باسم کرد لەو شوێنانە کە باسم کرد تەقوای خوا زۆر بەکەمی ئەبینی کچەکەی شووەکات خێزانەکەی دەگوازێتەوە ئەبێ لەچکی بەسەرەوە نەبێ نابێ لەچکی بەسەرەوە بێ عیبە ئەمە دواکەوتنە جا لە تۆ دواکەوتوتر هەیە کە قەبر و قیامەتی خۆت لەبیر چۆتەوە بۆ لە تۆ ناموسەقەفتر هەیە کە ڕێگای خۆت بەزر کردووە لە تۆ ناڕۆشن بیرتر هەیە کە ئینسانە ڕێگای خوای نەگرت نەموسەقەف و نەڕۆشن بیرە نە عاقڵ و نەتێگەشت و هیچ نییە لای باسی وەکەم لە قورئان و حەدیثا بە عاقڵ ناوی نەهاتووە لە قورئان و حەدیثا ئینسانی عاقڵ ئەوەیە قەبر و قیامەتی خۆی لەبیر بێ من ناقڵنی لەسەر بە عەقڵێتی تۆ فڵان کەس پیاوێکی وەنە عالم بوو مێشکی لە ئێمە گەورەتر بوو ئەی بۆ ئیمانی نەهێنا بۆی سەر لە جەهەنەمایە گەر تۆبەی نەکرد بێ چی قیمەتێکی بە بێدینی بمری با زیرەکترین مرۆڤی ئەم سەرزەوێ بی کە ڕێگای خوات نەگرت بتێکت پەرست تۆ لای خوای گەورە وەزنی مێرولەیەکت نییە تەواو با هەرچی خەڵکی بڵێن مێشکی گەورە بوو مێشکی زۆر موهیم بوو قیمەتی چییە